قوتابیانی ئازیز لەوانەی دووەم لە بیرکاری پۆلینۆ لێکدان و دابەشکردنی بڕڕەجیەکان بەم شێوازانە پرسیار لە نیشتیمانی دێتەوە. شێوازی یەکەم چ دەکا؟ دوو ڕەگەت دەداتێ ئەڵێ چ بکە ئەنجامی لێکدانیان دەکاتە چەند، یاخود چ دەکا دوو ڕەگەت ئەداتێ بە شێوەی کرد ئەڵێ چ بکە لۆم سادە بکە، یان چ دەکا یەک ڕەگەت ئەداتێ ئەڵێ چ بکە لۆم سادە بکە، یان احتیمالیشەیە چ داتێ وێنەکەت ئەداتێ ئەڵێ ڕووبەرەکەم لۆ بدۆزەوە. پرسیار یەکەم هەنێ ئەڵێ چ ئەڵێ لێک بدە و سادە بکە، دوو ڕەژی دایتێت و کە پرسیار 2020 هاتووتەوە دوو ڕەژی دایتێت و ئەڵێ چ بکە ئەنجامی لێکدانیان دەکاتە چەند یان سادە بکە. هەر کاتێک دوو ڕەژی داتوە ڕاستەوخۆ بکەوە یەک ڕەگ، دووەکە جارانی هەژدەی بکە، ڕەجی دوو جاران ڕەجی هەژ دەکاتە چەند؟ دەکاتە ڕەجی 36. ڕەجی 36مان دەکاتە چەند؟ دەکاتە 6. کەواتە ئەیمان دەبێتە وەڵامی دروست. پرسیاری دووەممان هەیە کە 2021-2022 هاتووەتەوە ئەڵێ ئەنجامی کام بە سادەترین شێوە نووسراوە، واتە کام لەم ڕێگانە ناتوانانی زیاتر سادە بکەی، زیاتر شیکاری بکەی، هەرێک لەم ڕێگانە توانیمان شیکاری بکەین ئەوە نابێتە وەڵام. ئێستا لەو نمونە ڕەجی ئەی ڕەجی 49 بزانین توانین سادە بکەین، ڕەجی 49 دەکاتە چەند؟ دەکاتە 9. ئەوە توانیمان سادە بکەین کەواتە نابێتە وەڵام. B 48 ڕەجی 48 ڕەجی هەیە نەخێر کەواتە ئەتوانین دوو ژمارە وەرگرین بکاتە 48 ڕەجی هەیە بیکنەی B بەڵێ 4 جارانی 12 کەواتە ئەوەشمان توانی سادە بکەین ئەوەش نابێتە وەڵام. D ڕەجی 36 دەکاتە چەند؟ دەکاتە 6. ئەوەش توانیمان سادە بکەین بەڵام 35 ناتوانین لەوەی زیاتر سادە بکەین. 35 ڕەجی نییە و ناتوانین دوو ژمارەش بێنین کە یەک ڕەجی هەیە یەکنەی B کەواتە C دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری سێممان هەیە ئەڵێ ئەنجامی لێکدانی 3 ڕەجی 6 جارانی 5 ڕەجی 6. ئەم پرسیارە 2023-2024 هاتووتەوە. چ بکە ژمارە جاران ژمارە ڕەگ جارانی ڕەگ 3 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 15. کردارەکەمان چییە؟ جاران. ڕەجی 6 جاران ڕەجی 6 هەر کاتێک دوو ژێڕەگەت وەکو یەک بوو کاتێک کە جارانیانەکەی تەنها ژمارەی ناوڕەکەی بنووسە و ژمارەی ناوڕەکە چەندە؟ 6. یان ئەتوانین بڵێیت ڕەجی 6 جاران ڕەجی 6 دەکاتە ڕەجی 36. ڕەجی 36مان چەندە؟ ئەویش دەکاتە 6. 5 جاران 6 15 جاران 6 دەکاتە چەند ئافۆ؟ دەکاتە 9. کەواتە بیم دەبێتە وەڵامی دروست.